لەم فستیڤالە تایبەتەی بنەوشە لەگەڵتان بەردەوامین پێمان خۆشە کە چەند خانمێکی تر کە لە پلۆپۆستی جیاوازان ئەمڕۆ میوانی ئەم فستیڤالە تایبەتن بێکەوە پێشوازیان لێکەین. سەرەتا خات و لەیلا عومەر سەرۆکی شارەوانی با بفەرمێت. بەڵێ خاتو ئەمەل جەلالی ئەزیز سەرۆکی دەستەی گەشت و گوزار زۆر بە خێراتنیانەکەین با بفەرمێن. خات و تەلار لەتیف ئەندامی سەرکردایەتی نیشتیمانی کوردستان با بفەرمێت. خات و لەیلاگیان بەخێر بێ سەرچاو فەرمون. سەلمەی ئەزیز سەلمە فاتح تۆفیق ئەندامی لیژنەی ژنان لە پەرلەمانی کوردستان با بفەرمێت. هاوڕێ ئەزیزمان بەخێر بێن ئەمەلخان بەخێر بێن سەرچاو زۆر بە خێراتنتانەکەین. زۆر بەخێر خەلار خانگیان دوان مایکەکانتان بەیەکەوە بێت فەرمون. ئەوە باشە سەلمەگیان بەخێر بێت. زۆر بەخێر بێ سەلمەگیان. هەشی سەلمەگیان بەخێر بێ. زۆر سپاس بەخێر بێن فەرموو. زۆر بەخێر بێن. خۆشحاڵین کە چەند خانمێک دڵخۆشین کە لێرە ئامادەن فستیڤالە تایبەتەی بنەوشەیە هەرێکە لە پلۆپۆستی جیاوازاتان بینین. خۆشحاڵین کە لەگەڵمانە ئامادەن. هەشتی مارسان لێ پیرۆز بێ. سەرەتا پێم خۆشە یەکە بە یەکەتان هەشتی مارس پیرۆزکەن لە لەیلاخان و دەست پێکە لەیلاخان هەشتی مارست پیرۆزی و پەیامی خۆتمان پێ بڵێ. سەرەتا سوپاس بۆ ئەم بەرنامە جوانە و دەستخۆشیتان لێکەم و پیرۆزبایی هەشتی مارس و یادی ژنان و کچان لە هەموو ژنانی جیهانەکەم و ژنانی هەرێمی کوردستان و بە تایبەتتر شاری سلێمانی ئەەکەم بە هیوای ئەوەی کە ساڵێکی کەم ببوورە قورگم تاوانیە تۆ زەراساغم بە هیوا ئەو ساڵێکی کەم ئینشەڵا لە ژینگەیەک و کاتێکی باشتر و دەسەبەرکردنی زیاتری ماف بۆ هەموو ژنان و کچان. سپاس بۆ ئێوە. فەرموو ئەمەلخان. سەرەتا پیرۆزبایی لە دوو گوڵەکەی کەناڵە سەنگینەکەی کورسات و کارمەندانی پیرۆزبایان لێکەم. پیرۆزبایی لە تەواوی کچان و ژنانی کوردستان هەر چوار پارچەی کوردستان لە دایکی شەهیدان و تەواوی ژنانی تێکۆشەر ئەو ژنانێک کە ئەم ڕۆژگاریان بۆ ئێمە دروست کردووە. پیرۆزبایی یادی ڕاپەڕینەکانیش لە تەواوی ژنانی ئازادی خواز و تەواوی ژنانی کوردستان کە بەشێکن لە ڕزگاربوون و لە ڕاپەڕاندنی ئازادبوونی کوردستان. ومێ دەکەم هەشتی مارس تەنها ڕۆژێک نەبێ بەڵکو تەواوی ڕۆژەکان ڕۆژی ئازادی و سربەستی بێ بۆ تەواوی مرۆڤایەتی بۆ هەموو کچان و کوڕان تاکو لە سایەی ئازادیدا هەمومان بە ئازادی بچین. زۆر سپاس. سەلمەگیان مایکەکەت لای تا تەلارخان مایگوەرەگرە فەرموو تەلارخان. زۆر پیرۆزە پیرۆزبایی لە سەرجەم ژنانی هەرێمی کوردستان و عێراق بەگشتیەکەم و پیرۆزبایی یادی هەشتی مارس و یادی ڕاپەڕینەکانەکەم کە هەمیشە ژنان سەرمەشقی ڕاپەڕینەکانیش بوون لە هەرێمی کوردستان و بۆ ڕزگاربوونی هەرێمی کوردستان و کارکردنی داهاتوومان هیوادارم بەردەوامی بڵین لایادەکانی هەشتی مارسە بەردەوامی بەدیهێنانی ئامانجەکانی ژنان و سەرجەم مافەکانی مرۆڤ بێ بەگشتی. زۆر سپاس بۆ کورسات سپاس بۆ ئێوە زۆر پیرۆزبایتان لێکەم سەرەتا لە ئێوەی ئەزیز و خۆشەویست دەستخۆشیتان لێکەم کە ماوەیەکی زۆرە ساڵانێکی زۆرە بە بەردەوامی هێشتوتانەتەوە بەرنامەکەتان خزمەت بە دۆزی ژنان بکە هۆکارێک بوون بۆ ئەوی بتوانن پشتیوانی هەموو ئەو ژنانە بکەن کە هەوڵەدەن ئابووری سربەخۆی خۆیانیان هەبێ و هەوڵەدەن تواناکانی خۆیان بخەنەگەڕ و پیرۆزبایش لە سەرجەم کچان و ژنانی کوردەکەم پیرۆزبایی لە هەموو ئەو دایکە شەیداناکەم لەو ژنە شەیداناکەم کە مناڵەکانیان پەروەردە کرد و پێیان گەیاند پیرۆزبایی لە دایکم و لە خوشکەکانم و لە هەموو ژنانەکەم. زۆر سپاسانەکەین دەستان خۆش بێ. پێمان خۆشە بچین ناو تەورەکەمانەوە لە لەیلاخانەوە دەست پێ بکەم. لەیلاخان ئێستا سەرۆکی شارەوانیت خۆشحاڵین کە لەو پلۆپۆستە ژنێک ئەبینین. باز لە دیزایانی شار بکەین کابینین شار دەست و پەنجەیەکی پیاوانی پێوە دیارە کەمتر ڕەنگی تایە کەمتر شوێنەکان بە ناوی ژنانەوەیە کەمتر ئەو شوێنانە بینین کە بۆ ژنان و بۆ خزمەتی ژنانە. بەڕێزت کێسە لەم پلۆپۆستەیە چۆن ئەو باڵانسە ڕائەگری چۆن ئەتوانێ و هاوسەنگە دروست بکەیت؟ بەڵێ ئێمە وەک ئەو یەکەمین ژنی سەرۆکی شارەوانی لە شاری سلێمانی کە من 51ەمین کەسم یەکەمین ژنی لە مێژووی شاری سلێمانی کام پۆستە مامەرگرتووە. ڕاستە پۆستەکە پۆستێکی بەڕاستی قورسە نەک وەک ئەوەی کە بەرپرسیارەتێکە و نەمەتوانین ئێمە ممارەسەی بەرپرسیارەتەکە بکەین وەک ئەوەی کە بەڕاستی شارەوانی واتە شار لەبەرەوەی پەیوەندێکی ڕاستەخۆی لەگەڵ هەموو هاوڵاتیانەوە هەیە لەگەڵ هەموو ماڵەکانە هەیە بە حکمەوەی کە پەیوەندی بە شەقام و شۆستە و سەوزایی و ژینگە و سکایلاینی بیناکان و هەموو بڵێن
ئەوەی کە پەیوەندی بە شارەوە هەبێ پەیوەندی بە شارەوانیەوە هەیە بە خۆشحاڵیەوە هەر لە ئەوە ڕۆژەوانێ هەستاوین بەو ئەرکانی کە بەپێی یاسا و ڕێنمایەکان لەسەر شارمانە و هەروەها لە هەمان کاتە بە دوواداچوونمان لەسەر ئەوە کردووە ئایا چەند بەڕێوبەری ژنمان هەیە یان چەند لێپسراوی ژنمان هەیە و چەند ژن دەوری هەبووە لە بەڕێوەبردننی بەشەکان یا بەڕێبەراتەکانی شارەوانێ بەداخەوانێ ئەوەی کە بینی ومانەوە ئەوەی کە بە دوواداچوونمان کردووە لە ئاستی پێویستان نەبووە و هەتا لە ڕووی ژمارەی ژنانەوانێ لە ناو هەیکەلی سەرۆکایەتی شارەوانی و ژمارەی ڕەگەزی مێینە ئێمە ڕەگەزی مێینەمان کەمترێکە لە لەپسراوێتەکەشا کەمترێکە بەڵام ئێستا خۆشبەختانە لە پارەوە هەوڵێکی جدیمان ناوە کە ژنان بینینە پێشەوە هەر بۆ نمونەژێکی لەو بەڕێوبەرانەی کە مەسەلەن دامان ناوە لە ساڵی پارە ژنمان داناوە و ئێستش هەر لێرەوە ڕایگەینین کە من بەڕاستی لەم لەگە ڕێزم بۆ پیاوان ئەگەڕین بە دوای ژنانە بۆ وەرگرتنی پۆستەکان چونکە بە حکمی ڕاپرسی ئەوەی کە لەلایەن ڕێکخراوەکان نەکرابێ و دوواداچوونمان کردبێ و لە خەڵکانێکی سەرو خۆمانەوە بیان لە خوارەوە یا لە هاوڵاتیەوە بێت و ڕاپرسیانە دەرکەوتووە کە ژن زیاتر وردبینە لە کارەکانیان زیاتر هەوڵ بە هەوڵایەت کە ئیشەکانی بە جوانترین شێوە پێشکەش بە هاوڵاتیان بکات و هەروەها زۆر وردە لە کارەکانیا و حەزەکات دایمەن جوانی هەبێت لە کارەکانیا و زۆر حەزی لە ئەنجامیشە بەڕاستی زۆر باشە کەواتە جێگەی دڵخۆشیە و ئەوەش لێرەوە هەر لە فستیڤاڵی بنەوشەوە کەواتە خۆی دەستکەوتێکە هات و ئەمەلگیان بابێنە لای جەنابێت هەموو کاتەیە بەڕاستی پاڵپشتی بەرنامەی بنەوشەبی ئەومان فەرامۆش ینی نابێ بینەرەکانمانەوە فەرامۆش بکەن کە زۆربەی کاتەکان کە بوارە یا بابەتێت تایبەتە بێ بە ژنان یەکسەر ئەڵێ سروە ئەو بابەتە هەیە وەرن بۆ بنەوشە باشترینە هەموو کاتێ بەڕاستی پاڵپشتی و لێکردین زۆر سپاس دەکەین کە ینی هاتی بۆ ئەم فستیڤاڵەیش وە گەورەت کردین خات و ئەمەلی جوان خۆت هەم چالاکوانی بواری ژنان بوویت و هەم ئێستا لە پلۆپۆستێکی زۆر باڵاییت زۆر پێم خۆشەکە بەڕاستی ژنان لە ناوەندی بڕیارە ئەبینم و لە سەرکردایەتیە بەڕاستی ئەیان بینم تۆ ئێستا ئەم هەلە چۆن وەکوی کە بڵێن ژنانی کورد زیاتر ئەبینین کە لە چه ئاستێکە پێ دوایە ئەمە هەنگاوێکە دکتۆر ڕێواز شتێکی وتوتی لە 4 ساڵانی پێشووترا کەمتر بووەتەوە بەڵام هەوڵەکان ئەبێ زیاتر بێت تۆ ئەمەت پێ چۆنە ینی هەستەکەی لە چه ئاستێکایە سەرەتا من بۆ پاڵپشتی قسەکانی هاوڕێی خۆشەویستم لەیلا خان ژن دایکە دایک بیشپێنە نیشتیمان ینی نیشتیمانیش کە سێریکەی ئەتەوێ ئاوەدانی کەیتەوە ئەتەوێ پێشی خەی ئەتەوێ کەم و کوڕەکانی نەهێڵیت دایک لە ماڵی خۆیە هەمیشە حەزەکە مناڵەکانی جوانترین مناڵ بن باش جوانترین بە مانای ڕەوشتی بە مانای پەروەردە بە مانای پێگەیاندن وەختێک ژن پۆستێک وەرەگرێ کارەکەی وەک نیشتیمان سەیرەکات وەک دایک سەیرەکات بۆیە هەمیشە هەوڵەدا دایکێکی باش بێ دایکێکی نمونەیی بێ لە خزمەتکردن هەڵبەتە ژنان بە تەنها ناتوان سەرکەوتوو بن هەواڵەکانمان براکانمان هاوسەر کەسوکار پیاوان بەگشتی ئەگەر پاڵپشتی ئەوانیش نەبێ کاری پێکەوەی ئەوانیش نەبێ هەرگیز ناتوانین سەرکەوتوو بین بەڵام قسەکە لەسەرەوەیە میهرەبانی ژن ڕەنگەداتەوە ئەو ڕنگانەی تۆ باسیەکەی ڕەنگەداتەوە لە کارەکانیە بن بە ئەزمموی ژیانی خۆم کە بواری پاراستنی مناڵ بۆ ژن بۆ ژینگە بۆ زۆرێک لە بواری سیاسیە ساڵانێکی زۆر ئێمە قسەمان لەسەرەوە کرد منە و کاتێک کە لە مەکتەبی ڕێکخراوەکان بووم لەگەڵ هاوڕێی خۆشەویستم تەلارخان زۆر شار بە شارە گەڕین بەهێزکردنی پێگەی ژن لە ناوەندی بڕیار بۆچی دەمانەیە بگەینە ناوەندی بڕیار بۆ ئەوەی سەر لە نوێ ئەو ستراکچەرە گۆڕانکاری بەسرابێنین بڕیارەکان بڕیاری دروست بن بڕیارێک بن کە لە بەرژەوەندی هاوڵاتی و خەڵکا بێت بڕیارێک بێت کە ڕاستە و خۆ بە بەرژەوەندی تاک هاوڵاتی کچان و کوڕان و بە ساڵاچوان و کەمەندامان بشکێتەوە ئەگینا گەیشتن بە پۆست و هەر پلەیەک مەسئولیەت یان بەرپرسارەتێکی گەورەیە بۆیە بە بڕوای من ئەمڕۆ ژنان لە دوێنێ زیاتر دەبێت خەبات بکەن ئێمە کە باز لە مافەکەین یان کاس باز لە بەشداریەکەین ئێمە باز لە سەدەقە و خێر ناکەین باز لە مافێکی یاسایی و دەستوریەکەین واتە دەستوری هەمیشەیە عێراق ڕژنووسی دەستوری هەرێم یاسا مەدەنیەکان کۆمەڵگەی نێودەوڵەتی یاسای نێودەوڵەتی هەمووی تەکی دەکاتەوە کە دەبێت ژنان و پیاوان وەک یەک بەشدار بن وەک یەک کار بکەن وەک یەک ئیش بکەن کاتێک کە ژنێک دەبێتە خاوەنی سەرمایی خۆی واتە خاوەنکارێکی خۆی ئەم ژنە خۆی دەتوانێت ببێتە بەرگریکار لە خۆی واتە هیچ کەسێک ناتوانێت
تعدای لێ بکە هیچ کەسێک ناتوانێ ڕوبەڕووی بێتەوە بە شێوازێکی مافی پێشێلکە چونکە بابەتەکە پەیوەندی نییە تەنها بە بڕوانامەوە ئێستا دەبینین ژنانێکی زۆر ئازا کە بڕوانامەشیان نییە لە کاری دەستی لە کاری هەرەوەزی لە کاری کشتتوکاڵی لە کاری پیشەسازی لە دروستکردنی پرۆژەی جیاواز وەکو ژنێکی کاریزما وەکو سەرکردەیەک خۆی نمایشەکە و ئەو دەبێتە هۆی هاوکاریکردنی چەندان کچ و کوڕی تر کە دەبنە بە خاوەنکار و لەو کاتەدا نەک سەرمایە یان نەک بژێوی بۆ ژیانی خۆی و خێزانی دابین کردووە بەڵکو متمانەیەکی تری لە کۆمەلگا دروست کردووە کە ئەو دەرگا داخراوانەی کە لەسەر کچان و ژنانان لە هەندێک لە ماڵەکان کە ترسیان لە هاتنە دەرەوەی کچەکان هەیە ئەو دەرگایە ئەکرێتەوە و متمانە ئەدەی بۆیە هیوادارم هەر یەکێک لای خۆیەوە لە ئیشێکی بچووکەوە بۆیە خەباتی ئێمە خەباتێکی نەپچراوەیە و کارکردنی ئێمە زیادکردنی بەرهەمە بەشداریکردنە زیاتر بەگەرخستنی ئەو دەستە خەوێنراوانن کە لە ماڵەکان یان کە لە شوێنەکان دانراوە بۆیە من گەشتبینم بەوەی کە ژنانی کوردستان بەشدارێکی کاریگەریان هەبووە لە شۆڕشەکان لە ڕزگاری لە ئازادیەکان وەدا بینیمان لە پاچەکانی تری کوردستانیش ژنانی کورد سمبولی ڕزگاری و سمبولی وتنەوەی ئەو دروشمانە بوون کە باز لە ژن ئازادی سربەستیەکە کەواتە سربەستی من وابەستەیە بە سربەستی پیاوێکیشەوە هەردووکمان بەیەکەوە تەواوکەر یەکترە بین بۆیە دڵنیام هەمومان بەیەکەوە دەتوانین کوردستان وەکو نیشتیمانی خۆمان وەکو نیشتیمانی دایک بەیەکەوە هەمومان چاک کارەکان بکەین و من زۆر شانازیەکەم کە ئێوە بینم لە بواری ئەدەبی و هونەریە کارەکەن ئێمە لە بوارە کارگێڕەکەیەوە تەلارخان لە بواری یاسایی و ئیداریەوە ئەو هەڤاڵ و هاوڕێیانەمان لە بوارە جیاوازەکانە دەتوانین هەنگاوەکانمان خێراتر بکەین و هاوکاری کچان و ئەوانە بکەین و لێرەشەوە من زۆر دڵخۆشم بە کچەکانی خۆم کە لێرە و سوپاسیانەکەم چکە گەیشتنی من بۆ ئێرە بەم پۆستە بەشێک لەوە هاوکاریکردنی مناڵەکانم بووە ئەوانە ڕۆڵیان هەبووە لەوەی کە کاتەکانی کە پێویست کا خزمەتی ئەوان بکەم ئەوان خزمەتی منیان کردو بەیەکەوە تەواوکەر یەکتر بووین تەمەنیان درێژ بێت زۆر سپاس تەلارخان ئەمەلخان زۆر خاڵی جوانی باس کرد زۆشتی جوانی باس کرد پێم خۆشە باز بەوە بکەین یاساکان تا چەند لە خزمەتی ژنانان ئاسانە کار بۆ هەموارکردنەوەی یاسایەکە لە خزمەتی ژنابێت کارکردن لەسەر یاسا بۆ ئیشکردن لە سەریان هەموارکردنەوە و یاسانە بەڕاستی کاریگەری و گرنگی خۆی هەیە لەسەر بەرەوپێشن و بەدیهێنانی ئامانج بڵی مافەکانی ژنان ئێمە لە یەکەم کارکردن بۆ هەموارکردنەوە یاساکان و شکاندنی یەکەم ڕێچکەی هەموارکردنەوە و دەستبردن بۆ هەمواری یاسایباری کەسێتی و یاسای سزادانی عراقی لە 2012 هەواڵمام جەلال یەکەم واژۆی کرد لەسەر ئەو هەموارکردنەوە ئەوە کارکردن و پاڵپشتێکی تەواو بوو بۆ ژنان بۆ ئیشکردن لەسەر ئەو هەمواری یاسان و بۆ کارکردن لەسەر بەدیهێنانی مافەکانی ژنان و چەسپانی مافەکانی ژنان لە ڕێگای یاساوە و دواتر کارکردن لەسەر بە پشتیوانی دیسان مام جەلال لە 2010 بۆ هەموارکردنەوەی کۆمەڵ یاسای کە و کۆمەڵی مادەی کە لە یاسایباری کەسێتی ئەیش پاڵپشتێکی کە بوو دانانی یاسای تونتیژی خێزانی تەشیعکردنی یاسایەکی تازە لەو بوارەیە کە یاسایەکی تازە بوو سەرڕای هەموو ئەو ئەستەنگانی کە هاتە بەردەمی ژنان بۆ جێبەجێکردنی ئەو یاسایە و تەنفیزکردنی بەڵام ئەو پاڵپشتێکی تەواوی ئێمە بوو بۆ کارکردن لەسەر ئەو یاسا لە 2011 ئەوش پاڵپشتێکی تەواو دواتریش کارکردن لەسەر هەموارکردنەوەی یاساکانی کە بەڵام بەداخەوە ئێستا ئەبینین کارکردن لەسەر هەموارکردنەوەی یاساکان ئەستەنگی بۆ دروستەکە بە بیانووی جیاوازەوە ڕێگری لە پەرلەمان و لیژنە پەیوەندیداکانی پەرلەمانەکەن بۆ هەموارکردنەوەی ئەو یاسایانەی کە پەیوەندیدار بە ژنان و بە مافەکانی ژنان کاتێکە ئیش لەسەر هەموارکردنەوەی یاساکانەکە لە کاتی جێبەجێکردنە ئەگەر لە پەرلەمانیش نەتوان ڕێگریکەن لە کاتی جێبەجێکردنا لە ڕێگای دەسەڵاتی دادوەریەوە لە ڕێگای دەسەڵاتی جێبەجێکردنەوە ئاستەنگی بۆ جێبەجێکردنی یاساکان دروست ئەبێ کە ئەمە ئەبین پاشەکشەیەک هەیە لە سەر پرۆسەی ژنان و لەسەر بەدیهێنانی مافەکانی ژنان ئێمە لە کاتێکا لە 2001 دەستبراوە بۆ هەموارکردنە و یاسایانە کە بووەتە پاڵپشتێک بە بەدیهێنانی مافەکانی ژنان ئێستا لە 2003 نەتوانین کا لەسەر هەمواری یاسا یاخود دەرچوونی کۆمەڵ یاسای تازەکەین ئەمە بەڕاستی پاشەکشەیە بۆ هیوادارین کاری لەسەر کرێ
کارکردن و بوونی هەماهەنگی لە بنێوان ڕێکخراوەکان و لیژنە پەیوەندەکانی پەیوەندەمان زۆر گرنگە و هەر ئەو هەماهەنگی هەیە بەڵام پێویستمان بۆیە بیرڕێ جیاواز لە هەرێمی کوردستان نەبێتە ئاستەنگ چونکە ئەمە وەکو ئەمەلخانیشتی بە دەستور مافەکانمان چەسپاوە بڕگەی بە لە مادەی دوی دەستورە ئەڵێ هەنابێ هیچ یاسایەک دەرچێت کە پێچەوانەی بنەماکانی مافی مرۆڤ بێت لەبەرەوە ئێمە بۆ بڕگەیە کە هەواڵ مام جەلال کاری جدی لەسەر کردو لە چەسپانیا لە دەستوری هەمیشەی عێراقا ئێمە پاڵپشت بۆوانە چەندین بڕگە و مادەی یاساکانمان هەموار کردووە بۆیە یاسا زۆر گرنگە ڕاستە هەندێک ئیشکردنی ئێوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە بەڵام بوونی یاساکە باشتر و ئاسانترە بۆی ئێمە لە ڕووی کۆمەڵایەتیشەوە ئیشی لەسەرکەین بەڵام نەبوونی یاساکە بێتە ئاستەنگ لە بەردەممانە بۆی هەموو ئەو کارانە پێویستە ئیشی لەسەرکرێ و ئیش لەسەر ئەوە بکەین ئێمە ئومێدمان هەیە کە لە داهاتووە لە دەستوری داهاتووی هەرێمی کوردستانیشە کۆمەڵی بڕگە و بڵین مادە لە ناو دەستورە هەبێ ئەبێتە پاراستنی مافەکانمان بۆ تەشریعکردن و هەموارکردن و یاساکان ئەوە پێویستەکان لەسەرۆ بکەین ئەویش بە هەماهەنگیە بۆی ئێمە پاڵپشتی هەموو دامەزراوەکانی خۆمان بین هەموو ئەو بەڕێزانە بین کە لەو بوارانە کارەکەن هەتا بتوان ئیشی لەسەرکەین بە هەمان ڕێچکەی هەواڵمان جەلال و ئێمە وەکێکێتی نیشتمانی کوردستان کە ئێستا لە سەرکرداتی ئەو حزبین و وەکو لێبسراوی ناوەندی کاروباری یاسایی یەکێتی نیشتمانی کوردستانیش کارمان لەسەر هەموارکردنەوەی کۆمەڵی پرۆژە یاسا کردووە کە پێشکەشی سەرۆکی تیمی خۆمان دەکەین بەڕێز کاقبات بۆ ئەوەی لە ڕێگای ئەوە چکە بەڕێز کاک باپڵش پشتیوانی کردوین و بۆی لە ڕێگای ئەو لە داهاتووە پێشکەش بە لە ڕێگای تیمی خۆمانەوە پێشکەش بە پەرلەمان کرێ کە پاڵپشتێکی تەواومان کە و چۆن لە دیداری یەکێتیە بەڕێز کاقبات پاڵپشتێ کرد لە چەند بڕگە و مادەیەکە لە پەیڕەوی ناوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئێمە کارمان لەسەر ئەو کردووە هەر کەسێک هەر کادرێت تونتیژیکە بەرامبەر ژنان لە هەر پلۆپۆستێکا بێ لە پرسیینەوەی بەرامبەرەکرێت و هەروەها ئەمەش ڕەنگیاوەتەوە لە کارکردنمان لەسەر پرۆژە یاساکان بۆ ئێستا بۆ داهاتوش زۆر باشە دواتر ئەچینە سەروردەکاری ترمانەوە قسە بکەین سەلمەنگیان تۆ لە ئەزانم زۆر قورسی و بڕی هەتا چیتە شوێنێکەوە کە بەڕاستی خەون و خولیات بوو ئەمەش وەکو بەڕاستی وەکو هاوکاری خۆمان یەکەم جار وەکو خوشکی ئەزیزمان شانازیت پێوە ئەەکەین سەلمەگیان باسێکمان بۆ بکە چکە ئێمەمە بەس ئەمڕۆ نمونە جوانەکان پیشانی بینەرەکانمان و لەم فستیڤالەوە ئەرکی خۆمانەکە ئەو کەسانەی کە بە ئاستەنگێک و بە قورساییەکی زۆر گەشتنەتەوە پلۆپۆستە نمونەی ژیانی خۆیان باس بکەم بێتە نمونەیەکی شاهانە بۆ ئەو کچە گەنجانە کە ئێستا ئەیبینن لەوانەیە زۆر دوور بێ لێیانەوە کە بڵێن ئایا گەشتن بەو ئاستا لەوانەیە ئەستەم بێت بەڵام ئێوە ئەو ئەستەمانەتان شکاندووە و ئێستا لە ناوەندی بڕیاران و باشترین پلۆپۆستان هەیە باسێکی خۆتمان بۆ بکە بزانێ قورسەکانی تۆ چی بوو وەکو سەلما کە بە سەلمەی کورساتیش ڕۆژتی بەڵنیایە و جێگی شارانزیمە قەهەوەم پەرلەمان تاوا بێمە بۆ کورسات خێر هەموو کاتێ دەرگای کورسات کراوەیە بە ڕێکامەر چاوەکەمی سپاسانەکەم لە ڕاستیە مەسەلەی ژنان لەوانەیە ئێستا بەشێکمان وەسعەکە بە باش ببینین بە بەشداریکردنی ژنان پێمان وابێ دۆخەکە باشە بەڵام ئەمە لە ئاستی تموحانیە بەڵکو پێویستەکە زیاتر و زیاتر بێ لە ڕاستیە من هەمیشایڵێم زیاتر و زیاترەکە ئەوەیە کە پێویستەکە پشتگیری و پشتیوانی یەکتر بکەین من لە شوێنێک بم ئەو ژنانەی کە لە من ینی باشترن ئەزمونیان زۆرترە پشتیوانی تۆ بکەن لە ڕاستیا سەرەتای دەستپێکردن و چوونم بۆ ناو مەجای سیاست و کە لە کورساتۆ ڕۆشتم بۆ ئەنجومەنی مەحافەزە زۆری فەرق بوو هەتاوەکو ئێستا کە ئەیبینین لە ڕاستیا حەز ناکەم شتی ناخۆش باس بکەم بەڵام بەڕاستی دۆخی زۆر ناخۆشە بوو سەرەتای ئەزمونم بوو زۆر شارەزانە بووم لە مەجالەکەیە زۆر خیبرم نەبوو تایە زۆر لێم ئەدرا زۆر ئەشکێنرامەوە زۆر دژایەتی مەکرا زۆر ژنان و یا پیاوانە وڵی تر هەردووکی ئیتر زۆر جار دەستمە کرد بە گریان لە ڕاستیان تحملم ناکرد بەڵام ئیتر وردە سەرەکەوی بەسەر مۆزوعەکە من نمونەیەک باسەکەم ناوی شوێنەکە ناڵێم ویستیان مقابلەیەکم بکەن وەکو تەشجیعێک بۆی بتوانم خەڵک زیاتر بمناسێ سەرنووسەری ئەو ڕۆژنامەی کە باسێکەم ژن بووی یەکێکە لە ژنە زۆر دیارەکانیش لە ڕاستیە زۆر جەختی کردبۆ لەسەرەوەی هەرگیز نابێ ڕسمەکەی من گەورە دەرچێ لەوێ بێ ڕسمێکی زۆر بچووک بێ لە سووتێکا داینا بوو زۆر پێی تێکچووم لە ڕاستی ئەو کاتە چونکە زۆر حەزمە کرد کە تازە ئەچمە ناو مەسەلەکەەوە و کاندید بووم بۆ ئەنجومەنی مەحافەزە حەزمە کرد زیاتر خەڵک بزانێ ڕسمەکەیان زۆر بچووک دانابوو لە
پێچێکی ینی ها لە پەناکادا نابووین ڕۆژنامەکە بوو زۆر زۆر خەفەتم لێ خوارەوە زۆر پێم ناخۆش بوو کاتێک چوینە ئەنجومەنی محافەزە بەداخەوە هەموو ئەو ژنانەی کە لەوێ بووین زۆر پشگیر و پشتیوانی یەکتر نەبووین لە بەرەو پێشبردننی خۆمانە لە ڕاستیە بەڵام وردە گیان فێری ئەزمون تەکابۆی بتوانین زیاتر پشگیر و پشگیری یەکتر بکەین من ئێستش ئەیڵم ئەگەر ژنان لە مەجاالەکانە پشگیری یەکتر نەکەن هەرگیز پۆست وەرناگرن هەرگیز پلە وەرناگرن هەرگیز ناتوانن ببنە ئەوەی کە پیاوەکان پشگیریان بکەن ئێمە کە هاتینە پەرلەمان لەگەڵ ژنەکانی هاوڕێمە کە زۆر پیرۆزبای هەشتی مارسیان لێکم لە هەر هەمویان و جەنابی دکتۆرەش و ئەو کاتە بێگەردخانی شەر لە فراکسیۆن بوو بڕیارماندا زۆر پشگیر یەکتر بکەین پۆستەکان کەم بوون بۆ ژنەکان سێلی ژنە بەر فراکسیۆنی ئەمە کەوت بوو هەمووان جەختمان کردەوە لەسەرەوەی ئیلابێ لیژنێک بدرێ بە ژنەکان ئیلابێ جێگری لیژنێک هەرژن بێ کاتەدا کۆکی کار بوون هەر لە بەڵام کە ئێمە یەکمان گرت پیاوەکان هیچ قسەیەکیان بۆ نەمایەوە لە کۆتایە ئێمە سەرۆکایەتی لیژنەمان بەرکەوت ئیشەکانی ترک بەپێی ئەوەی کە خواستمانە بوو ژنەکان توانیمان ئێستاش سپاس بەخوا زۆر پشگیری یەکترەکەین بۆ پشتیوانی یەکترین لە مەجاالەکانە بۆی بەڕاستی ئەگەر پشگیری یەکتر نەبێ هەرگیز کەلێن ئەکەوێتە نێوانمانەوە هەرچەنە من بۆ خۆم پێم وایە کە پێشکەوتنی ژنان بەبێ پشگیری و پشتیوانیکردنی پیاوان نابێ لە ڕاستیە من نابێ ئەوەش لە بەرچاو بگرم کە لە بیرم بچێتەوە کە بەڕاستی هەم لە فراکسیۆن هەم لە حزب هەم لە خێزان هەم لە شوێنەکانی تر پێویستەکە پیاوەکانی پشگیری ژنەکان بکەن بەڵام ئەگەر ئێمە خۆمان لە بینی خۆمانە درزمان هەبێ ئەوان سوود لەو درزە وەرەگرن چونکە دوجارە گەر شتێک بەر ئێمە نەکەوێت بەر خۆیان ئەکەوێت لە ڕاستیە شوێنێک بێ جێگەیەک بێ پۆستێک بێ بەڵام ئەگەر سێ ژن پێکەوە پشگیری یەکتریان کرد ئەو کاتە ئەو پیاوانەشی کە پشگیریمانەکەن کۆکەیان بەهێزتر وەرگرتنی هەر پلۆپۆستی قورسی خۆی هەیە بە ئاسانی کەس ناچێتە سەر ئەو پلۆپۆستێکەیەتی گرنگەوەیە چۆن بتوانانی خزمەت بە نیشتیمانەکەت بکەیت خزمەت بە ژنان کەی بە تایبەتی پێم خۆشە بچمە لای ئەمەلخان ڕووی ئایتۆ پێشکەوتنی ژنان چییە ئەمەلخانی کورتەکانی پشگیریەکە ئەمەلخان بەردەوام پشگیریەکات بەدڵنیایەوانە پشگیری یەکترێتوانێت سەرمان بخابەوەی کە بتوانین پلەی زۆر بەرز ببڕین ئەمەلخان کە لە شوێنەکەت بینی هەرە بێ ماچت کا باوەشت پیاکە بە قوربان زاراوە شیرینەکەی ئەمەلخانگیان پێم خۆشە بزانم کەم و کورتەکان لە چیابینی چۆن بتوانن ژنانی کورد زیاتر بچنە بەرەو پێشەوە دواتر بتوانن پلۆپۆستەکان وەربگرن زیاتر لە ناوەندەکانی بڕیارا بن خۆمان بسەلمێنی لە ناو کۆمەڵگایە بەگشتی و خۆشحاڵیشین کە ئێستا نمونی زۆر جوانە بینین کە ئێستا ئەمڕۆ لەم فستیڤاڵە ژنان لەگەڵمانە بەڵام هەروەکو خۆمانەڵێن هەمیشە لە جێیتم و حالین ئێمە زیاترمانەوێت ئەزانی بەخچەگیان ژیان یاخۆت مەساحەی ئیشکردن زۆر فراوانە و زۆر گەورەیە مەرجنی هەمومان ببینە سەرکردایەتی سیاسی مەرجنی هەمومان ببینە پەرلەمانتار مەرجنی هەمومان ببینە سەرۆکی پەرلەمان بەڵام مەرجە هەمومان خاوەنی کەسایەتیەک بین لێرەوە داوا لە کچان و ژنانەکەم من لەگەڵ جوانکاریم لەگەڵ خۆڕازانەوەم لەگەڵ بۆنی خۆش و هەموو شتێکینەوە تامان بینی جلی کوردیمان لەبەر کردو میکیاجەکەین بەڵام لەگەڵ زیاد لە سنووری خۆی مەشغوڵکردن نەبێ بە دەم و چاو لە شمانەوە مەشغوڵ بین بێرەوە کێبڕکەی پیاوان کێبڕکەی ژنان لەسەر بنەمای زانیاری بێ لەسەر بنەمای لێهاتووی بێ وەختێک کە ژنێک وەختێک من ئێوە بینم دڵم خۆشە بێ خاڵی پۆزەتیف مەدەنێ هێزورە مەدەنێ نەک من دڵتەنگ بم بە سەرکەوتنی تۆ بەشێکی زۆری و ژنانەی کوردستان با من ڕاشکاو بم وەختێکە بینن ژنێک پێگەیشتووە لە جیاتیەوەی عیبێکی لێ بدۆزێتەوە دڵخۆش بە هیچی لێ نادۆزێتەوە لە جلەکانی ڕخناگرێ هیچی لێ نادۆزێتەوە لە ژۆرێک لە پێکەنینەکەی لە قسەکردنی لە ڕەفتاری واز لەو خۆ خراپە بێنین با ژنێک کە ئەگاتە هەر پێگەیەک ئەگەر بە مستەحەقیش نەڕۆشتووە با پێیگەێنین تازە گەیشتۆتە ئەو پۆستە بابی پارێزین با هەوڵ بدەین هەمومان بەیەکەوە هێزێکی کاریگەر بین چۆن دەتوانین وابین دەبێت خۆمان پێ بگەێنین کەس لە خۆڕا دروست نەبووە من دایکی دوو مناڵ بووم چوومەتەوە بۆ زانکۆ مناڵەکانم بچووک بوون زانکۆشم کردووە ئەندامی مەکتەبی ڕێکخراوەکانیش بووم سەرپەرشتی دایان ڕێکخراوم کردووە لە بواری مافی مناڵانیش ئیشم کردووە ڕۆژێکە چوومە دهۆک ڕۆژێکە چوومە هەولێر گەرمیان گوندی گەرمیان نەماوە سەنگا و دەوری
منطقەی کەلار و ئەوانە من نەچوو بم شەوتیانە ما بێتمەوە لەگەڵ خەڵکی گوندەکە و نازانن ئێمە هەر لێرە بە قات و دانیشتوین تەنتوانم ئەزمونە جوانەمان گوێبیستە بەڵام ئەم جۆرە لە با بڵێن ئەزمونە فێری کردم من لێرەوە زۆر سپاسی ڕێکخراوی مناڵپارێزی بەریتانیا کەم کە فێری کردم چۆن پرۆژە بنووسم چۆن چاودێری بکەم چۆن لەگەڵ مناڵێک بدوێم چۆن لەگەڵ کەمەندامێک بدوێم چۆن لەگەڵ ژنێکی گونشی نادانیشم چۆن کاتێک گەچمە گەرمیان لەگەڵی ئەمێنمەوە شێوازی جلەکانم جلوبەرگم دانیشتنم گفتوگۆم لەگەڵیا ئێمە نابێ هەر بڵین دەبێ پۆستمان هەبێ پۆست وەختێک تۆ جوانە وەریگری کە ئەزمموی ژیانت کردبێت و تێبگەی لە پێویستەکانی خەڵک و ئەو کورسیە وەسیلەیە ئامرازە بۆی خزمەتی خەڵکەی نەک بۆەوەی بەسەر خەڵکە خۆت گەورە بنوێنی ژنان میهرەبانێکی جوانیان تایان وەکوتم سەرەتاش دایکن من ئەمانە هەمووی لە ڕێی ئیشەوە هاوڕێیەتیمان ناسیوە هەرێکێکمان لەوانەیە پێش ئیشەکە یەکترمان نەناسیوە بۆیە من ئەزمموی خۆم سوپاس بۆ خوا لە زاخۆ تا خانەقین لە هەموو حزبە سیاسیەکان زۆرترین هاوڕێم هەیە هیچی هاوڕێی ئەوە نیم بڵێم ئەوەن هەمووی لە ئەزمموی ئیشکردنمەوە بۆیە ژن کاتێک پێ ئەگا کە خاوەنی خۆی بێ خاوەنی بڕیاری خۆی بێ خاوەنی ئیرادەی خۆی بێ خاوەنی تێگەیشتن بێ بۆ ئەو شتێ ئەیکا نەک ئەوەی کە من هەوڵ بدەم بچمە شوێنەکەی لەیلاخانی هاوڕێم یان پێم ناخۆش بێ لەبەرەوەی سەلما لە تەمەنی کچەکەمایە بۆچی ئەو پەرلەمانتار بێ و من نا هەرێکێکمان جێگامان زۆرە بەڵام بە توانای خۆمان بزانین مەرجنی هەمومان ژنەکان بچینە ئەو شوێنەی کە باخچەی لێیە با توانای خۆم بزانم توانای من لەکوایە لە بەشی هونەرە ئەڕۆمە بەشی هونەر خۆم پێگەێنم لە بەشی سیاسیە بۆ سیاسی ئەڕۆم لە بەشێکی ترە واتە ئێمە دەسەڵاتی یاسادانانمان هەیە پەرلەمانمان هەیە حکوومەتمان هەیە قەزامان هەیە ڕێکخراوەکانمان هەیە حکوومەتمان هەیە سندیکاکانمان هەیە کۆمەڵەکانمان هەیە بزانە چەند زۆرە بازاری کارمان هەیە کەواتە دەتوانین لە هەموو ئەمانە جێگامان بێتەوە بەمەرجێک ئیشکردن لەسەر خۆمان لە ڕووی لێهاتووی لە ڕووی باوەڕ بەخۆبوون و لە ڕووی فرێدانی ئەو خۆ خراپانەی کە پیاوان پێمانەڵێن زۆرێک لە پیاوان ئەڵێن جارێ ئێوە خۆتان لەناو خۆتانە ڕێکەون ئەنجا دوایی شەڕی ئێمە بکەن نەخێر ئێمە شەڕ ناکەین ئێمە بەیەکەوە کارەکەین بەڵام هیوادارم کچان و ژنان و ئەوانەی کە ئەمڕۆ زۆر بە ئاڕاستەی مۆدێلە ڕۆن تۆزێکیش لەسەر خوێندنەوە لەسەر پێگەیاندن کار بکەین لەیلا خان باشە لێلا خانگیان دیارە بێگومان شوێنەکەی تۆ شوێنێکی زۆر هەستیارە ینی ئەبێ زۆر چاودێری ئەو ژنانە بکەی کە خاوەن پرۆژە بێنەگەر پرۆژە یاسایەکیان هەبێ بەرامبەر بە یان ماستەر پلانێکیان هەیە ببوورە بۆی کە بتوانن شتێک جێبەجێ بکەن تۆ بڕیارەکانت ژنانەیە یاخود بەپێی ئەو یاسانەیە کە دقی ئەو یاسانەیە کە بۆ دانراوە زۆرم پێخۆشەوەی لەبەرەوەی کە ئەگەر باس لە سەرکردەکانمان بکەین وەکو هێرۆخانی ئازیزدا وەکو شاناسخانە شتەکانیان زۆر بڕیارەکانیان ژنانەیە تۆ ئایا هەوڵ ئەیەی ئەم ژنبوونی خۆت زاڵ بێ بەسەر بڕیارەکان تا؟ ئێمە دیارە کە لە حکوومەت و دامەزراوی حکوومیت دەوام بکەین یاسا و ڕێنماییەکێ کە لەسەری ئەڕۆین بەڵام ئەمە نەبووتە هۆی ئەوەی کە تۆ دەست ببەسترێ و هیچ کارێ نەکەی لە بواری ژنانە بەعکسەوانە ئێستا ئێمە پاڵپشت و پژگیری کۆمەڵی ژنی و بەرهێنەرمان کردووە لەوانەیە لە زیاد لە 450 و 500 پرۆژەیەمە هاتووە لە بەرهێنانەوە بۆمان بەڵام زۆربەی زۆری ڕەخنە و کارەکانی یا ڕێکارەکانی تەواو نەبووە یان پێویستی نەکردووە ڕێژەی نیشتەجێبوون بۆ شێوەیە پێویست نەبوو بەڵام لەناو هەموو ئەوانەیە من قسەی خۆم زۆر بە شەفافی کردو کە وتومەوە بەرهێنەرە ژنەکان نابێ کارەکانیان لەوەلا بنرێ بەعکسەوە بین وە بەرهێنەرە ژنەکان شان بەشان بەوە بەرهێنەرە پیاوەکان کارەکانیان پەسەند بکەین ڕێکارەکانیان بۆ تەواو بکەین بۆی ئێمەش وە بەرهێنەری ژنمان هەبێ خاڵێکی کە ئێمە وەکو ئەنجومەن زۆر جار مەسەڵەن هاوڵاتی ئەهات ئەی و ئارایشگەیەکم داناوە لە کۆڵانەکەمە یا دوکانێکی مینی مارکێتم داناوە یا هەر دوکانێک کە چالاکێکی ئارام بێ بەڵام ئێوە وەکو شارەوانی وەکو زیادەڕەوی لەبەرەوەی شوێنەکە نیشتەجێبوونە لەبەرەوەی گەڕەکە شوێنی ئیسراحەت و ئارامی خەڵکە ڕەزامەندی نایەن ئێمە هەستاین ئەمە دراسەیەکی زۆر باشمان کرد و بردمانە ئەنجومەنەوە و لۆبیەکی باشم بۆ دروست کرد کەوا زۆرترین کەس سودمەند لەم
گەڕک و کۆڵانانە کە گەراجیان هەیە یا شوێنێکی گونجاویان هەیە بۆ ئەم چالاکی ئارامان ژنن چونکە پیاوان عادەتەن لە دەرەوە کار و کەسابەتێکی خۆیان هەیە ئەگەر هەر نەیبێ لەوانێ وەزیفەیەکی هەبێ هەستاین ساڵی پار بە بڕارێکی ئەنجومەنی شارەوانی خۆشبەختانە کە لێرەوە سوپاسی بەڕێزانی ئەندامانی ئەنجومەنی شارەوانیەکەین کە بە خۆمەوە دوو ژن ئەەکەین کە پیاوەکان هەموو پاڵپشت و پشگیری ئەم بڕیارە بوون کە بتوانین ئەمەمان ڕێ خستۆتەوانێ کە چەند چالاکێکی ئارامان دیاری کردو لە کەوانەیەەکە کە بتوانن لە کۆڵانەکانە لە گەڕەکەکانە بەمەرجە نەبێتە هۆی ئەوەی هەر خەڵکی گەڕەکەکە هەراسان بکەن بتوانن ژنان ساڵۆن بێت مینیماکێت بێت یان سەمونخانەیە یان نانەوەخانێ هەموو ئەو پێداویستیانەی کە هەیە ڕۆژانە بۆ هاوڵاتیان بۆیە ناتوانین ئێمە بە تەواوەتی بڵین یاسا و ڕێنمایی بەتەنە نەخێ زۆر جار ئەتوانی تۆ داهێنان بکەیت ئەتوانی تۆ پێشنیار بکەیت ئەتوانی لۆبی باش دروست بکەیت بۆ ئەوەی کە بتانی بیرێک لەوە بکەیتەوە پاڵپشت و پشگیری ژنانبی بەپێ ئەو دەسەڵاتی کە هەتە بەپێ ئەو فەرمانبەرانە ئەو ستافە باشی کە لە بەردەستا هەیە بتوانین زیاتر و زیاتر و بەرنامەی باشتر و باشتریشمان هەیە لە هاتووە ئینشەڵا بۆ چینی ژنان و کچان بە تایبەتی. سلمێکیان دڵخۆشین کە لە پۆستێکی باشە ئەتبینین کە ئێستاندام پەرلەمانی تو لەناو پەرلەمانیشە ئەندامی لیژنەی ژنانی لێرەوانێت چپامێکت هەیە بۆ ژنان وەکو سەرۆکی لیژنەی ڕۆشنبیریشم دڵخۆشین خولەکمانمە بۆی خۆشە لێرەوە پەیامێک بێ بە ژنان چۆن نەتوانی ئەو پۆستی خۆت بەکاربێری بۆ خزمەتکردنی ژنان. لە ڕاستیە من زۆر جار باستیەوە کەم کە لە بەرۆی زەحمەتێکی زۆر ئەبینی ڕاستە تەمەێکی لەوانەیە گەنجترم هەبێ لەم بەڕێزانە بەڵام زوو هاتوومەتە ناو مەجالەکەەوە چکە من 10 ساڵ ئەزمموی بواری ئەعلامیم هەبووە اینجا هاتوومەتە ناو مەجای سیاستەوە تقریبانەوە خەریکا بێ 2 ساڵیش پڕەکەینەوە لە مەجای کاری کۆنتاکتکردنمان لەگەڵ خەڵکە هەم ئەنجومەنی محافظە هەم پەرلەمانی کوردستانیش هەمیشە ئەوە لە مەڵم هیوادارم کەس لە پێشکەوتنی ژنان نەترسێ یعنی من بۆ خۆم لە پێشکەوتین ڕەفیقەکەم ناترسم چونکە وەک ئەمەلخان باسی کرد هەموو کەسێک توانایکی تایبەت بەخۆی هەیە کە لەوانەیە ئەو توانایە لە منا هەبێ جیاواز لە کەسێکی تر هەبێ هەرگیز کەسێک شوێنی کەسێکی تر ناگرێەوە شوێنێکی کەسێکی تر پڕ ناکاتەوە لەبەرەوە پشگیریکردنی یەکتر بەلای منەوە زۆر 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 گرنگە و لەسەر و کارش بەردەوامم یعنی من بۆ خۆم کە فکرەکەمەوە زۆر جار قەت لە پێشکەوتنی هیچ برادێکم ناترسم لە ڕاستیە لەبەرەوە هەر کەسە و توانا و خیبرە و ئەزمموی خۆی هەیە و بەپێ ئەوەشی کە هەمانە لە ناو پەرلەمانە جارە عادەتەن ئیشی پەرلەمان تۆزە ئیشێکی تەرفیه نییە لە ڕاستیە ئیشێکی ڕکیکە ئیشێکە تۆزێک قورسە تۆزێک لەوانەیە وابەستەبی بە هەندێک بابەتی دیاری کراوە بەڵام بەپێ ئەو مەجای کە هەمانە هەوڵمانداوە بتوانین ڕۆڵی خۆمانمان هەبێ لە بوارەکانەوە بە تایبەتیش لە مەسالی هەموارکردنی یاساکانی تایبەت بە ژنانە بۆ سپاسەوە تەلارخان ئاماژەی پێکرد ئینشاڵڵا بۆی بەجێ هێڵم زۆر باشە تەلارخانکان وەکو کۆتا پرسیار کە جەنابەت پارێزەریت جەنابەت بەڕاستی لە وەک لە یەکێکی ژنان بوویت ئەندامی پەرلەمان بوویت و ئێستاش ئەندامی سەرکردایەتیت ینی هەموو ئەمانە و چۆن توانیتە سەرکەوتنتیا بەدەست بهێنی وەکو ئەزمونێکی خۆت لە 3-4 دقیقە پێمان بڵێ. زۆر سپاس بەڕاستی بۆ هەموو هەنگاوە کە عینەی بە تایبەتی بۆ وەرگرتنی گەیشتن بە ناوەندی بڕیار کۆمەڵ ئاستەنگێتە بەردەمە بەڵام گرنگەوەیە تۆ چۆن بتوانین کار لەسەر لادانی ئەو ئاستەنگانەکەی و پشگیریەکانیش گرنگە من لە هەموو ئەو قۆناغانەیە کۆمەڵێ کەس هەبوون کە پشگیری تەواویان کردوم لەو قۆناغانە جگە لە خێزان لە دایک و باوکم لە هاوسەرەکەم لە مناڵەکانم جگە لەوەیش بەڕاستی لە یەکێتیشنان کافێخان زۆر پشتیوانیم بووە و هەروەها هێرۆخان بەڕێزمام جەلال ئەوانە هەمووی لەو قۆناغانە پشتیوانی تەواویان کردوین بۆی ئێمە بتوانین هەموو ئەو قۆناغانە کاری لەسەرکەین و بگەینە ناوەندی بڕیان و نمونەیەکی باشیش لەوێ بتوانین الحەمدوللا پێشکەشکەین چکە بەڕاستی تۆ کە لە هەموو ئەو کایانە کارەکەی بۆی ببیتە قدوەیەک بۆ ئەوانێکەوە بیتە هاندەرێک بۆ ئەوی کە بتوانانی ژنی کێش بێتە پێشەوە پێویستە تەنها لە هەر خۆت نەبینی چۆن دەویات چکە تۆ لەو قۆناغەیە لەوانەیە قۆناغی کاتیبی و کاری لەسەرکەی پێویست ئێمە بتوانانی ئیش بۆ هاوڕەکانی کەشمانکەی بۆ ژنەکانی کەشکەی کە بێنە پێشەوە چاومان لەسەر ئەو ژنانە بێ کە چۆن ئەوانیش بێنە ئەو کایە و کاری لەسەرکەین زۆرترین ژن چکە بەڕاستی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەڕێز مام جەلال دەرگایەکی گەورەی واڵا کردبوو بۆ هاتنە پێشەوەی ژنان و پشتیوانی تەواوی کردەوە بۆ لە هەموو کایەکانە و لە هەموو بوارە جیاوازەکانیشە لە ڕووی کۆمەڵاتی لە ڕووی یاسایی لە ڕووی ئابووری ئەو هەموو کارانەی لەسەر
کردەوە بەڕێز هێرۆخانش بە هەمان شێوە کە کاری لەسەر کردەوە بەڕاستی هەر ئەم بەرنامەی ئێوە کە دایمەن بەڕێز هێرۆخان پشتیوانی کورسان نیوز بووە بەڕاستی بەرنامەی بنەوشە ڕاستە لە ڕووی ئەعلامی بەرنمەیەکە کارکردنە لەسەر ژنان بەڵام لە بەدیوەکەی کە کارکردنە لەسەر هێنان پێشە کۆمەڵێ ژن و دەرخستنی ئەزمونونەکانی ژنان کە ئەمە لەوانەیە ئێوە ئەو بەرنامە کە تەقنیوە ئێمە بینەر کە ئەیبینین کە لە ڕێگای ئێوە چەندین کاری گرنگی هەبوو کاریگەری هەبوو لەسەر بەرزکردنی لاەن ئابوووریەکانی ژنان بۆی کە دڵخۆشیە بەڕاستی نەک تەنهاتەوە بەڕێز کافیەخانیش کە من بەڕاستی قسەم لەگەڵا کردووە زۆر چاودێریەکی باشی لێ بەرنامەکەمانە کرد بەڕاستی نەمزانی هەر لێرە و چای ماچەکەین ئەوە ئامادە بووە بەڵام بۆ دەرفەتی تر هیوادارین بەسەری بکەینەوە دەستان خۆش بێکارێکی زۆر باشە بۆیە بەڕاستی ئێمە ئەو ئەزمونانە چکە ئێستا کافیخان زۆر دەرگای کردوتە بۆ کۆمەڵێ ژن لە ئەنێستا لەوانەیە کۆمەڵە ژنمان هەیە لە بوارە جیاوازەکانە لە پەرلەمان لە ناو ئەنجومەنی باڵای خانمان پێشتر لە یەکێتی ژنان بوون بۆیە چ لە سەرکردایەتی چ لە خۆناغەکانی کە لە پەرلەمانوانە ئێمە پێویستە مەهاو ڕابین لەگەوەی کە کۆمەڵێ ژنیکە کۆمەڵێ گەنجی کە بینە پێشەوە تەنها هەر خۆمان نەبین بینە قدوەیەکی جوان بۆ ئەو دەستان خۆش دیارەکمان بۆتان هەیە بەس بە کورتی ئەمەلخان نازانم ئەویست بڵێت تەلارخان شتێکی جوانی بیرخستمەوە ئێمە ڕێکخراوێکمان هەیە کێتی ژنانی کوردستان بە دیوێکی ترە لە پارتە سیاسەکانی تریش ڕێکخراوی جیاجیا هەیە لێرەوە داوە لە هەموو ئەو ژنانە کەم بە حکمی ئەزمموی خۆمان هەرێکێک لای ئێمەوە لەو قوتابخانەیە پێگەیشتوین لە یەکێتی ژنانەوە فێر بووین وەکوی باسی کافێخان و هێرۆخانی کردو مامۆستای گەورن کە لە بوارە جیاوازەکانە تەنها لە ژنە مناڵ بە ساڵاچ و کەمەندام هونەرمەند لە هەمووی ئیشیان کردووە تکایە بە هەمومان ئەندامەتی ئەو ڕێکخراوانە بکەین تا بتوانین لە ڕێ ئەو ڕێکخراوانەوە پەیامەکانمان باشتر بگاتە دەست ئێوە خۆشحاڵین کە منە جوانانە لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادە بن لەم فستیڤالە تایبەتە بنەوشە دیارێکی تایبەتی بۆ ئێوە ئامادە کردووە کە هەمیشە پاڵپشتی ژنان بوون و لە بەرنامەکە پاڵپشتیتان لێکردین